وەزیری بەرگری بەلایەنی ئەندۆنیزیایی گوت کە لەشکری ئەمریکا خوازیاری کارکردن لەگەڵ یەکەکانی هێزی تایبەتی وڵاتە سەردەمێک ئەو هێزە کە تاوانی ئەشکەنجەدان و پێشێلکارەکانی دیکەی مافەکانی مرۆڤی دەخرایە سەر مەتیز دەڵێت ئەو گروپە لەو کاتەوە گۆڕانی بەسەردا هاتووە و دەتوانێت لە شەڕی بەرەنگاری تەرۆریزمدا یارمەتی بکات. دەتوانین زۆر لە ئەوان فێربین و دەبێت لەسەر ئەو گرفتە گەورەیە پێکەوە کار بکەین. سەردانی ماتس بۆ جاکارتا لە دەمێکدا دێت کە ئەندۆنێزیا لە هەوڵدایە لەشکری نوێ بکاتەوە و زۆرتر خوازیارە ئیدعاکانی هەرێمی چین بەرەو پاشەوە بێت. دەتوانین لە دابینکردنی ئاگایی هەرێمی دەریایی لە دەریای باشووری چین دەریای کوریای باکووردا یارمەتی دەربین. ئەمە مەسەلەیە کە ئێمە دەمانەوێت بۆ ئەنجامدانی کاری لەسەر بکەین. بەڵام سێشەمە ماتز سەبارەت بە تورکیاش قسەی کرد. ئەو با پەیامنێرانی گوت کە هێرشی تورکیا بۆ سەر یەپەگا کاوپەیمانێکی کورد لە سووریایە بەکردەوە سەرنجدان بە شەڕ لە دژی گروپی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی دوور دەخاتەوە. ڕۆژێک زووتر گوتەبێژی کۆشکی سپی ساڵا هەکەبێ ساندرزیش بەجددی داوای کرد تورکیا دان بەخۆدا بگرێت. توندوتیژی پەرەگرتوو لە ئەفرین واتە ئەو ناوچەیە لە سووریا ئاڵۆز دەکات کە تا ڕادەیەک ئارامە سرنجدان بە هەوڵەکانی نێونەتەوەی بۆ شکستانی پاشماوەکانی داعش دوور دەخاتەوە. بۆی هەیە داعش و ئەلقاعیدە لە ئەو دۆخە بۆ دابینکردنی پەناگای خۆیان کەڵکی لێوەربگرن و مەترسی ئەوەش هەیە قەیرانی مرۆڤایەتی زیاتر بکات. هێرشی تورکیا بۆ باکووری سووریا ئەمریکا دەخاتە پلەی ئاستێکی ئاستیارەوە بێگومان بربەستێکی دیکە لە پەیوەندی دوولایەنی نێوان دوو هاوپەیمانی سەرەکی ناتوۆیە بۆیە ئەمە پێشبینی کراوە بە لە بەرچاوگرتنی بڕیاری بەڕێوەبەرایەتی پێشوو کە ئەم بەڕێوەبەرایەتیە درێژی پێدەدات کار لەگەڵ گروپێک بکەی کە تورکەکان هەست دەکەن ئەوە هەڕەشەیەکی زۆرە بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیە. وەزیری دەرەوە تێلەرسن ئەم حوتووە لەگەڵ دیپلۆماتە پایە بەرزەکان لە فەڕەنسا هەروەها نیگەرانی خۆی سەبارەت بە پێشڕەوی هێزەکانی لەشکری تورکیا لە باکووری سووریا دەربڕی.